سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت بەرەو جەشن دەڕۆین بە پێویستم زانی بە دوواداچوون لەسەر نرخی کاڵا و ئەو مەکانەی کە بەردەوام هاوڵاتیان لە ڕۆژانی جەژن پێویستیان پێیەتی لەم لاو لەولا بەشێک لە هاوڵاتیان تەلەفۆن دەکەن دەڵێن کاکە نرخی بازار بەشێک لە بەرهەمەکانی خۆراک نرخەکەی بەرز بۆتەوە گران بووە من هەوڵم داوە ئەمڕۆ لەگەڵ تیمی قایم قامیەت بە دوواداچوونێک لەسەر نرخی بازار بکەین بزانین نرخەکە تا چەند بەپێی خواستی حکوومەتە چۆنە چۆن نییە هاوڵاتیان چ دەڵێن دوکانداران چ دەڵێن بە شێوەیەکی گشتی بۆ دەبێ هەر کاتێک جەژن بێت بۆنەیەک بێت نرخەکان بەرز بێتەوە. ماندوو نەبی بەخێر سەری چەندە بریشگە بریشک ئەوڕۆ بە 3850 هاتی کا کامەران لە دەواجنی ئەوەکان جملەچکە لە مادەین لە دەواجنی بە 3600 سەرەکی ڕاستم دێ دوای دایە حاجی لە ماڵێ دانیشی تەمەشای تۆ کە بڵێ وەڵڵاهی وانە ئەو سەرە بەو شێوەی نییە تەمەشاکە لەبا لە قاعی بە 3600 جملەی عملەی خۆی داختە سەری ڕوبعک دەبتە 3850 ئەمە لێکوانە بە چاری دەفرۆشیەوە ڕۆژانە دەبێت سعری لەبدەیت سعر بە چەندی ڕۆژانە بە چەندی دەفرۆشی دەبیت نرخ هەڵبواسێ لە هەموو تابلۆیە بیتن نرخ بۆندێ مریشکی بۆندەیە ڕۆژانە دەبیت سعری لی باشە سپی بە چارە بەڵێ بە چاری دەفرۆشی زۆر بە چەندە زۆر بە 5 دێ ئازاد ناچاکردنەکەەوە دەکەن کیلۆ دەبێت 2 کیلۆ کیلۆ تا 2 کیلۆ بەخۆی سۆر معدودە زۆر محدودە پێم بڵێ لەگەر پێشتر مریشک نرخەکەی گران بوو یا هەرزان بووە زۆر گران بووە چەند گران پێشان ئێستا ئەو میعادە ئێستا کە هاوینە کە ئێستا تێدانامە پێشانەکە بە 2000 گرانترین سعر کە هاتە سەری 2000 ڕوبعەکە 2000 پێست بوو بەس ئێستا کە درێن لە بۆ دەرەوە دەڕواتن لەسەر چێن دەرێن دەورای جنوب و منوب دەڕواتن بەڵێ یان لە هەولێرەش گران بووە لە هەولێریان سلێمانی دۆ هەمووی تازە یەکێک هاتێکوانە گوتی لە سلێمانی بە 4750 دینار مریشک کاکێ من لە لژنەی چاودێری بازرگانی هەولێرە کاکێ من تۆ ئاگاداری دەڵێ پێشتر هەرزان بوو مریشک ئێستا گران بووە تێگەیشتنتان چێ لەسەر مەسەلەی مریشک مەسەلەی یعنی داواکاری خواستە لەسەری بەڕاستی یعنی ئێستا لەوەتی کە قەدەغە کرا ئێستا مریشکی بەستو نایەتن لە ئیلا ئەگەر بە ڕێگای قاچاق بێتن داخلی کوردستان بێتن ئەگەنا مریشک بەستو قەدەغێ ماوەی چەند مانجێکە بڕیاریان باشە ئەم یعنی بەڕاستی لە ڕوویەوە کە بۆ خاوەن دەوازینەکان ئەمە پێمان خۆشە بەڵام بۆ ئەوەی کە هاوڵاتی سوودمەند بێتن ناخۆشە لەبەر ئەوەی نرخی گران بۆ کەمە مریشک کەمە ئێستا لە لژنەکەی قایم قامێتی هەولێر چەند تیمێکی جۆر بە جۆر هەیە تەندروستیە گەشت و گوزارە چاودێری بازرگانیە چوزانم تیمی ئاگرکوژێنەوەیە کاکی برا ئەمە گۆشتی چی بووە ئەلەشیشە ئەلەشیشە باشە نرخ گران بووە یان نە وڵی ئاروەش خۆتی چەندە چیلۆی ئەلەشیش ئەلەشی بە 15000 چیلۆی بە 15000 هیچ گران نەبووە بازاری خۆش بووە لەگەڵ جێژن ئەرێوەڵا فەرق کردیە خۆش بووە باشە دکتۆر دیلان ئەگەر تەمەشا بکەین تۆ لە ڤێتەرنەری ئەمە شوێنی یەکێکە لە دوکانە بریندیارەکانی هەولێر زۆربەی هەرە زۆری بەم شێوەیە مریشک دەفرۆشن ئەم جۆرە ڕێگا پێدراوە ئاساییە بە پێی ڕێنمایەکانی تەندروستی بە پێی ڕێنمایەکانی بەڕێوەبەراتی ڤێتەرنەری و تەندروستی ئەوانە کار تەندروستیان نییە شوێنەکە گونجاو نییە چکەم ئەوە پێی دەرێن کوشتارگەشی بچووک کوشتارگا لە بیژینگەی تەواو کاتن ئەو مخەلەفاتەی ئەو تووک و خینە دەستە ناو مەجرای کارەساتمانەوە دروست دەکات خین پێ دەڵێن ئەگار ئەوەی زەرعی بەکتریا لە ناو دەکەن خینە نعنی باشترین شوێنە گەشەی بەکتریا لە ناو باشە چەند دوکانی هاوشێوەی وەکو تۆ هەیە لە هەولێر دایان زۆر هەیە دوکانی مریشک بەڵام ئێستا ئەو سعری مریشک کە گران بووە بەخۆی 4-5 داوازینێکە لە ناو هەولێرەیە ئەو 4-5 داوازینە زیاتر هەیە بەس ئەوەی کە مەقصد زیاد لی دەجێڕنەوە مریشکەکەیان باشە مریشکەکە کە پێی دەرێن دهۆک ئەو 4-5 داوازینە چی یەکیان گرتیە سڕە بە سڕێ ئەو کانتیان ڕاگرتی یەک داوازین ڕۆژێک داوازین دەڕوەتن
دەرێتن ئەو لایبا نەفرۆشە بۆ نمونە مریشک بە 400 دیناری هاتیە ئەوە بە 400 دیناریە دەریکا کە وەرە تو بە 400 دیناری بار دەکە بە 400 دیناری دەتوێ بتوێ ناتوێ بڕۆمە بە هەر لە دەوازنی بە لە ناو داوازینی بە 400 دیناری بەو دقی بۆندە حەزەکە ئێستا وەصلت دۆ دەینم بە 400 دیناری لە ناو داوازینە باشە وەسلەکە ببینم وەسلەکە بەشی زۆری ئەو مریشکانە دەستە دەرەوەیان لە کوردستان ساغبنەوە زۆری دەستە دەرەوە دەستە بەغدا مووس و دەستە ئەو نۆعەجیانە وەزبەکەیت کە دێتەوە سڕێقاعەکەیت کە دێتەوە بە 4000 بۆ نمونە دەرێتن 4200 دینار ئەو کەیت کە ڕۆیە تازت بە 400 ڕۆیە ئەوەی 4200 بەرە گرانتر دەبێتن گران بۆ مریشک هەر لەبەر جەژنە یان لە داهاتوو شەر گران دەبێت ناوەڵای هەر لەبەر جەژن نییە پێش جەژنی شووە بوو بەسە پێم بڵێ دەزانم تۆ کاسبکاری سەرسەری من دەست و بازوی خۆت بە ئارەقەی خۆت ئیش دەکەی گەنجی شانازیت پێوە دەکەم بەڵام ئەو دکتۆر دیلان دەڵێ ئەوە دەبێت پاک و خاوێن بێت تەندروست بێت یعنی بۆ نمونە بزانە ئەو خینە ئەو هەموو دەڵێ یاسایی نییە تا کامەران ئێستا کە بۆ نمونە ئەو مریشکە هاتیە ئەمە پێمان ناکرێ مەخسەر هەموو دەمێت دەستمە ناو دوکان ئێستا ئەو مریشکە بەڕێ کرا لە پاشەی دەست بە دوکان شوشنێ دەکەینەوە عەردەکە لێ ناگەڕێنەما ئەو ڕادەگرین بەردەوام ئاڵێ ئێستا کە ئەو مریشکە حەزەکەی لە پێشە تو چا دەکەم کە چامان کرد سە تەختە و شتیوات چە قوشتەکانیشە تا هەمووی بە کاملی دەشۆینەوە ئاوەکەی دەڕێژینە دووبارە ئاوەکەی نوێ دەکەین ئەو ئاوەکەیەتی زۆر کەس گلەی لەو ئاوە دەکا ئاوی گەرمی مریشی زیندوو ئەمە ئاوی گیزەرە وانە گلەی لەم ئاوەیە دەکا بەڵام دکتۆر دیلان دەڵێ کاکە بەخوا ئەمە لە ڕێی تەندروستی و ڕێنمایەکان پێچەوانەیە ساتە تەماسێری ئەو چەند مریشک تێکرا هەر مریشکێک نەخۆشێک هەر مریشکێک بەکتریاک مریشک ناشورێ مریشک دێتە کە باشە دکتۆر هەبی سەرپەرشتاری شەکەی باشە تاوە تۆ گلەیت لە ئەوانەی کە مریشک سەردەبڕن گلەی تێ دەڵێ ئەو ئاوە پیسە باشە خەڵکێک فێر و مریشی زیندوو نەبێ بەدەست و بازوی ئەوانە نەبێ نایکڕی دەڵێ کاکە ئەو مریشکانەی بەست و گرنتی نییە خاوێنی کەس نازانێت لە چ وڵاتێک هاتووە ئەمە بەرهەمی ناوە خۆ دامی دەکەن چ لە مەزەرەی چ لە قەسابخانەی بیتن چ لەوانە بی بەس ئەوە دەبی تەنزیم بکرێت شوێنێکیان لۆ دابین کرا بەس پابەن نەبوو نەسونە شوێنەکەی دەبی ئەوە مەزرایەکانی یەکەم ئاوەڕۆکەی پاخواوێن بیتن باشە تەندروست بن ئەوانە کار تەندروستیان نیە تەندروستی چونە سەردانتان کردیان ئەمن بەخۆم شاگردین لێرکوانە ئەو ئاوە چەند دەبینێت گۆڕیوە ئەو ئاوا هەر سێ چار مریشکەی پێ چا دەکرێتن ئێستا تەماشای مریشکەکان بکە بەخۆی کە لە ناو قەفەزیە پیسە مریشکەکە ئاوەکەوا بە زووی پیس دەبتەوە هەیە مشتری هەیە عەجەلەیتی یعنی ناتوانین ئەمە هەموو دەمێ ئاوەکەی بڕێژینەوە بەس تۆ دڵنیای دەدەی کە پاک و خاوێنە مریشکەکەتە پاک و خاوێنە نرخی مریشک بۆ گران بووە باوەڵامەکەتان بدەمەوە کاکی دوکاندار کە مریشک سەردەبڕێ و دەفرۆشرێ چلۆی هەر مریشکێک لەم وەستەدا کە دەیبینن 4100 دیناری عێراقیە واتەکە لێرە مریشکەکە دەکڕێ بە 4100 ئەوە نرخی کەیە نرخی شەوی ڕابردووە لەوانەیە پاش سەعاتێکی دیکە یان 2 سەعاتێکی تر ئەگەر داخوازیەکە زۆر بێت لەسەر مریشک گۆڕانکاری بەسەردا بێت بۆچی مریشک نییە لە بازار کاکە بەشی زۆری مریشکەکان دەچێتە کەرکووک دەچێتە بەغدا دەچێتە دەرەوە ئەوانە هۆکارێکن لەوەی مریشک لە کوردستان گران بێ ئەگەر ئەو ڕێگایە بگیرێت چاوەڕێ دەکرێت مریشک بەلای کەمیەوە یعنی نرخەکەی لە 2000 بۆ 2500 3000 زیاتر نەبێت بەڵام چووکە دەچێتە کەرکووک بەغدا ئەوە وا دەکات مریشک لە کوردستان کەم بێ و ئەو دوکاندارانش بە گران بکڕن ناچارن بە گران بفرۆشنەوە شتێکی دیکەش کە دکتۆرەکان باسییان لێوە کرد ئەو مریشکەی کە دێ لە ناو دەواجن بە 4100 کە شەوەیەکی بەسەردا دەڕوە ئالەفێکی باشی لە بەردەمدا نییە لەوانەیە کێشیشی دابەزێت ئەوە چی دەکات بۆی تعویز بکاتەوە بە 400 کڕیوە دەبێ بە 4.5 و نزیک 5 لە هەندێک جێ بفرۆشرێ کەواتە لە کۆتادا چێ زەرر دەکا هەر هاوڵاتیە فەقیرەکەیە دێ مریشکێک دەکڕێ بۆ بەرەبەری جێژنێ 4 ڕۆژ میێوانی دێ دەبێت 4 مریشکی بکڕێ هەر مریشکێک چەند دەوەستێت وڵا مریشی وەسەد احتیاجی 12000 نادۆستی 12 تا 15000 دەڕوە یعنی کەسێکی فەقیر ئێستا مریشکێکی زیندوو بکڕێ لە 12 تا 15 فەقیر پێی ناکڕێ ئەو فترەی فەقیر پێی ناکڕێ یعنی خەڵکمان هەیە بە 12000 مریشکی پێ نەکڕێ تقریبا ماوەی 3-4 ساڵ هەبە 2000 بوو
كسوا رمضان هو تقريبا جرام بوا گران بوو بالي پێم بڵێ ئەو گران بوونە لە قازانجی چێ والله اما الزرر ما انا باخذ استا اما ناتا ان ربع شزات بارس خلق زور مع عمليه دك جرانا ناكري ناکرێت يسوا على في فن اشتري نيه بەو عالفەی مشتری اري والله بيشان وش بدو هزار وهم بين زيد بر دي دبر بۆ جێش ڕۆژانی اري والله استا فقيرك بين ناكري براس بيبلي کەوایە خاوەن دەواجنەکان قازانج دەکرد والله ازم لو نازل دەچێتە بەغدا دەچێتە بەغدا. کەرکووک بەڵێ. تۆ بە چەند کڕیوە 4100 100 دینار. کە بە 2000 دەفرۆشت تۆ بە چەند لێ دەکڕی بدو هزار ربع كم ربع شتي دابا هيني باشتر بە 1750 دەواجن دەیفرۆشت يشتري بيس قفز مدفرش ده قفز ينافرش نافرۆش نا والله باشە لبقراني باشە با خاوەن دەواجنەکانش لێمان تووڕە نەبن دەڵێن کاکە حکوومەت دەعممان ناکە هەتا ئێستا ئەمە چەند جار نەخۆشی جۆر بە جۆر بڵاو دەبتەوە زەرەر دەکەین بە دەفتەرات کەسێک ئەوڕشمان لێ ناداتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستا بازارەکە باشە ئەوەی مریشکی هەبێ لە دەواجن لە ساڵی پار بە 1750 دەڕۆیی بەڵام ئێستا بە چەند 4100 صار اذا وصلنا له ما هاتيا باشە ئێمە ئێستا بە سوتفە خاوەن دەواجنێک هات گوتی کاکە من خاوەن دەواجونم ئاگاتان لێبی نەڵێن هەر ئەوان قازانج دەکەن وەختی خۆی بریشی بە 1750 مان دەفرۆشت ئێستا لە دەواجن بە 4100 بۆ قازانج ناکەن قازان چی بکەین ئێستا بازارەکە بەحام شێواوەچ کابرێت وەکو دۆلار مەسەلەن وەکو حکومەت ئێستا ئاگای لەم دەوازنەکان نییە بەس بالی ڕۆژە لیژنێ شپێک بینی بابێتە قەعەکان بزانن لە محافەزەی هەولێرێ چه کەس مریشی بۆ دەردەچی کەس بۆ دەرناچێ هەموو دەمری هەموو عیلەتە هەمووی بەس چی نەخۆشە بیسمومە کاکە دەڵێن نادەنە کوردستان دەیبەنە نا، بەغدا نا، و نا. لەوانە گران نا دەفرۆشن مەسەلەن ئەگە بەغدا نەبی هەر هەندێک کەس زەرە دەکا خاوەن داوازینەکان یعنی ئەگەر ڕێگا دا بخرێ هەر ئەسڵەن توشکارە سات دەبن هەموو خاوەن داوازین بەس کاکە توگایە حاجیەک دێ تەقاعودی خانە نشینیە مریشکێک بگات بە 12 و بە 15 کاکی خاوەن دەواجن ئەو چۆن دەتوانی مریشکێک بکڕێ خۆم عەز دەکەم مریشمان 1500 1600 دیدا بەس ئێستا بە دەرمانی بە دۆلار دەکڕم باشە. علەفی بە دۆلارە باشە دەفرۆش بۆ بە دینار چلۆی لە سەرتان بە چەندە ئێستا بەخوا سەر و سێ سەر و سێ سەر و سێ چەندتان قازانجە ئێستا بە خود ئێستا لەبەر نەخۆشی قازانج نمایە ئەی حەل چییە چارەسەر هەلسی خۆ حکومەت دەبی مەسەلا هاوکاری چەق داوازینە نەبکە لیژنەی پێک بینی بزانە نەخۆشانە چی بڵاو بیتەوە بنبڕی بکە مەسەلا CRD توش بە هەوێرانت دەکا نیوکاسڵە گەمبۆرەیە عامە لە زەرەر کوردستان کردووە لەو ماوەی هەر تۆ؟ 80 میلیۆنم زەرە کردووە 80 میلیۆن 80 میلیۆنم زەرە کردووە لە یەک مەفقەس لە سێ چار دەوازینە لە سێ چاردا ئارێ 80 میلیۆن 80 میلیۆنم زەرە کردە کەسیش باز ناکە و بەس بدرن سعری مریشی گرانە ئەوەندە خەرک باز دەکەن دەڵێن چار و نیو لەو دەورەیە چۆن چیلۆی بەوەندەیە زۆر گران گران پێت دەکڕێ ئادەمی بکرین چاری ناچاری چار نییە باشە هەر مریشی سندوو دەکڕی تۆ هەری وەڵا زیندە ئەی ناو لایلۆنەکان ئەوان ناکڕی چه مریشکێک دەخۆی تۆ وەڵاولیشی سۆر ئەو سۆرەکان بە زۆری هەز لە سۆرەکە دەکەیت ئەو بە 5 و بە 6 ئێستاوە نییە ئاوەیە. ئەو بە تامترە ئەو بەتان باشە مام حاجیە تو لێرە کە مریشک دەکڕی هەندێک جار ئەو تەشتەی کە مریشکەکەی لێ دەشۆنەوە ئاوەکەی ناگۆڕ ناگۆڕن زۆر پیسە زۆر زۆر گلەی ناکەی بەری تۆ وەڵا بەری وەڵا پیسە دەڵی نەخۆشی بڵاو بۆتەوە لە بەشێک لە دەواچنەکان نەک بەشێک هەموو عێراق هەموو عێراق لە زاخواتە بەسڕای نیوکاسلەکات ساحب دەوازنەکانە ئیفلاسیان کرد تەنانەت ئێستش مریشی کەمە ئەم ناوکە پازە خاوەن دەواجن دەناسم سێیان مریشیان دانایتەوە یەشیان توش بوویتەوە ئێستا و کە فەقیرانەوە تازە دەیگو بەخۆی علەفی بە 300 دلاری دەکری ئێستا بە 500 دەکڕی دەست لە دەست دەواجنیش نییە نا دەواجن چییە دەواجن مجرد پارەی خەڵکی دێتە دەستی و دەداتەوە جووسکە بە 35 سنتی بێستە 80 سنتا دەرمان بە دۆلارە ئێستا تو لە سەرەکەی ڕاستی نا مشکلە سعرەکە خاوەن دەواجن سعر ئەگە بە 2000 خەنی دەبی یعنی بۆ بە 2000 بۆ دەواجن دەردەینی ئێستا حالێن بە 3000 ڕوبعەک لەسەر ڕادۆستی لە سەریان ڕادەوە ئەگەر هیچی نەمری
کاکەماندی نەبن ئەی بەخێر جەژنا ئیتر دەبی سەرف بکەیت ئەوەی لە جیرفانتە بە خواردن بدەیت داچی منداران دەرێت چبینەوە واللهی ئەوەی ویستیتمان هینە بریتمانەوە ئاخە چت کڕیوە بۆ والله الحەمدلله مریشکمان کڕێ و چەرەزاتە و کولی و جل و بەرگە و تشتیوە ئەو شتانە کراوە الحەمدلله الحەمدلله پێم بڵێ چ گران بووە بە بەراو لەگەڵ پێشوو بە قورعان ئەمە زۆر لە بازاڕی وانیمە بەس ئەم کە مەسەلە مریشک پێشی جێژنەوە گرانە ئەنگۆ دەبل کوژایتەوە دەست لە سویس بلاکی دەدەن ئەنگۆ لە سەر چاوەکەی بگرن چێ سەر و چاوەکە بەڵێ سەر و چاوەکە بزانە دەوازنەکانە چێن دەرێکە و سعرێ داوێتە سەرێ خۆوان لە خۆ ناتانن 2000 باەنە سەرێ زۆر ئەگە گرانکەن 250 500 بەس خاوەن داواچن دەڵێکا 80 میلیۆنم زەرەر کردیە نەخۆشی بڵاو لۆوەکی هەرزان بوو دەگۆ 80 میلیۆنم زەرەر کردێ لۆ ئێستا کە بە چارونیۆ دەنجی ناکە کەوا دەبێت چاودێرێکە لە سەر چاودێرێکە لە سەر و چاوەکەیە نەک لە جۆگەکەی باشە بەس مریشی گران بووە بەێ بەس مریشک وەڵام هەموو شتە گران بووە وەکو چێ زەید گران بووە گۆشت گران بووە هەموو شتە گران بووە گۆشتش گران بووە باشە ئەی سەبارەت بە ئێکسپایر خراپیت والله ئەویش زۆرە ئەویش زۆرە هەرێ وڵە کورە کوێ بەێ وڵە پێداویستیەکانی ڕۆژانەی جەژن بێجگە لە گۆشت لە بریشک لە برنج لە ڕوون لە شیرنەمەنیەکان خەڵکێکی زۆر کاکە حساب بۆ سەوزە و میوەی زۆر لەبەرەوەی 4 ڕۆژی جەژن نازانرێت گومرگ دەکرێتەوە یاخود ناکرێتەوە گومرگ دەکرێتەوە لە جەژنان یاخودنا هێدێ دەکرێتەوە هێدێ وەکو پێشوو نییە ناوەڵە باشە پێم بڵێ نرخەکان چی بەسەر هاتووە لەگەڵ جەژن نرخەکان زۆر گرانبە لەگە چارە زۆر گران بووە ئەمە شەیەەکە زۆر وەک پێم بڵێ قەیسیا ئالو باڵوە قەیسی بە چەند بوو پێشتر قەیسی بە 1000 باشه ئێستا 2000 باشە قەیسی من دەمەوێ بە چاوڕوونی بدەم بە بینەران ئەوە گوتمان مریشی کاکە کێشەمان نییە دەواجنەکان تووشی نەخۆشی بوونە زەرەر دەکەن بەڵام قەیسی بە 1000 ئێستا بۆتە 2000 باشە بۆ قەیسی کاکە بۆ قەیسی گران بۆ چی تەماتەش گران بە خیارش لەبەر چ گران بووە داواکاری زۆرە تەڵەبیەی زۆرادی ئێستا خیارەکە هەولێرە بەس چیە تەڵەبیەی زۆرە خیار بە 550 600 بوو ئەوڕۆ بە 800 دیناری بوو 800 دینار 750 یعنی خیارش گران بووە چوار ڕۆژە تەماتە چیلۆ بە 200 بوو ئەوڕۆ بە 450 400 بوو یعنی هەمووی گران دەبی تەڵەبیەی زۆرە کاکە خەڵک دەکڕێت بە تاکید دەڕوال ئێستا لە گمە کیلو بە 1900 مشکلە نییە بەس هەتا سەوزەش گران بە سندوقی تەرەتولەی بە 2000 بۆ ئێستا سندوقی بە 18000 دەکڕم باشە یەک سندوق سندوقی تەڕەتولە پێشتر بە 2000 کاکی فرۆشیار دەڵێ بە 2000 دەکڕی لە گومرگ ئەو ڕۆژ بە 3500 کڕیە جۆتی کەوا دەکا 7 چاودێری بازرگانی ئێوە کۆنتترۆلی نرخ دەبێت لە دەست ئێوە بێت چی دەکەن ئەو هەموو شتە ڕاستە تەڵەبیات زۆرە ینی ئەمە کاتیە و نرخە کامەران نرخی سەوزە و میوە ڕۆژانەیە ینی ئەگەر زۆر بلە گومرێک ئەوە نرخێدا دەبێت ئەگە کەم بێ هەڵدەستێتن ینی ئەوە ئێمە نرخمانەیە ینی هەر هەفتەیەک نرخمانەیە نرخی سەوزە و میومان هەیە هەفتانەیە لە ڕۆژی یەکشەم هەتا ڕۆژی یەکشەم دەردەچێتن هەر هاوڵاتیەک زانی هەر شتێک گران بۆ دەتوانین سەردانی چاودێری بازرگانی بکە چاودێری بازرگانی ئێمە هیچ عوتڵە و هیچ ئەوەکمان نییە هەموو کات داواممان هەیە دەتوانین خەبەرمان بداتێ هەر شتێک گران بووە با خەبەری ئێمەکە ئەو شوێنە خەبەری نادەنێ کاکە لە گومرگ گران بووە خۆ باشم خەبەری دەمێ بەس چیلۆ شفتی با کۆنتترۆلکە شفتی چلو بە 700 نارێ لە نفسی گومرجێ کامەران شفتی نوعێتی زۆرە ئەوە شارە زورە ئەوە پێنجێنە ئەوانە ئەو بابەتانە تۆزە گرانترە لەوەی دیکەیە ئەوەی کە ئەوەیە نرخی ڕۆژانەی هەیە ئەوە دەچی کە تەڵەبی زیاد لەسەرەوە پێنجێن و شارە زورە لە ئێستا بۆی ئەوانە تۆزێک نرخی گرانە ئەوەش ماڵێکی باشە ماڵی باش هەموو کات گرانە پێم بڵێ کاتیە و گرانبوونە دوای جێژندا دەبە زیانەر کامەرە ئێستا یەکسەم تش باسی شوتی بکەین شوتی احتیمالە پاش جێژنەی کەم بیتن گرانتر بیتن نرخی ئەوەیە مەسەماتۆش گرانتر دەبی ئێستا ئەو نرخانەی کە گران بووە کاتیە بەخۆی لە هەموو مناسبە چی وایە لە کاتی ئامادەکردنی بەرنامەکەم هاوڵاتیە گلەی هەبوو یەکسەر گوتی کا کامەران کێشەیەکم هەیە لەسەر نرخ کێشەی چیت هەیە
دوێنێکە سێ چوار ڕۆژە باوکم نەخۆشە باشە خانە نشینە مانجێ 200,000 وەردەگری چوونێ لای دکتۆر ناوی دکتۆرەکەی ناڵم باشە چوونێ لای دکتۆری گوتی انتیاب قەسەباتی هەیە و ڕەبۆشی هەیە باش عیلاجی لۆ نووسی چوینە سەیدەڵیەکەی ناوی سەیدەڵەکە ژنارێ هەر لەوێن دەرێ بوو هەر لە خوارەوی ئایدی خۆی بوو عایدی خۆی بوو دیسان تەسیقەکەی بەشێکی زۆر لە دکتۆرە بەڕێزەکان بەداخەوە ینی ئەو جێبیستی ئەو زانیاریە ناخۆشە بووینە کە زۆر لە دکتۆرەکان لەگەڵ دەرمانخانەکان هەماهنجیان هەیە لە مەسلەی فرۆشتنی دەرمان مەسلەی دانانی نرخش باشە چی بوو خزمەتی زیاتری کردی یان قۆڵی بڕیسی واللهی نەمکڕی ئەگە بم کڕی بە هەردوو قۆڵی دەبڕیم بۆ چوومە لای دەرێت چاردە دەرزی هەر دەرزی بە 20,000 280,000 دینار بەس دەرزی بەس دەرسی نەمکڕی هاتمە دەرێ ئەو ڕۆکە بە ڕۆژ هات پارەت نەبوو چی بوو پارەم نییە ئەگە پارەتە با دەتکڕی مەجبورم بیکڕم باوکم نەخۆشە گوتی بڕۆ سەیدەلیەکە گوتی بڕۆ سەیدەلەکە لەوێ عیلاجەکان وەرگرا باشە چوم گوتی بەس دەرزیەکان 280,000 دەکە بێزگە لە عەبەکان کە عەبەکان لەولا نووسیا گوتی هەتاش دەبێ ئەو دەرزیانە بەکاربینی باشە دوای چیت کرد کورس زانی فێڵی لێ کرد ئەمن گومانم هەبوو باشە چکە زۆر زەروان بەسەر هاتووە شوێ سەیدەلی چوومە سەیدەلێشکە بەڕۆژ بنە شەو بچوومە لایەوەتیەوەدا لە بۆ بەیانیەکەی چوومە غێر سەیدەلیەکە ناوی ژنارێم گوتی کاکە 110,000 دەکا نفسی حب نفسی دەرزی نفسی مارکە نفسی شەریکە ئەمڕۆ پشووە بەڵام تیمە جۆر بە جۆرەکانی قایم قامیەت ڤێتەرنەری چاودێری بازرگانی ئاگرکوژێنەوە گەشت و گوزار هەر هەمویان چاودێری بازار دەکەن دەیانەوێت بە شێوەیەک لە شێوەکان ئەو هاوڵاتی کە بۆ جەژن خۆراکێک دەکڕێ بە سەلامەتی و بە نرخێکی گونجاو خۆراکەکە بکڕێ ئیستیغلال نەکرێ لەلایەن بازرگانێک بەشێک لەو بازرگانانەی کە ینی ئیستیغلالی بازار دەکەن بەس مەبەستیانە پارە کۆبکەنەوە چاودێری بازرگانی دەڵێ لە ماوەی 2 مانگ زیاتر لە 24 تەن خۆراکی ماوە بە سەرچوومان دەست بەسەر کردووە ڤێتەرنەری دەڵێ نزیکەی 2 تەن ینی گۆشتی حیوان گۆشتی مریشک هەموو ئەو گۆشتانی کە ئاژەڵدارین دەستی بەسەرداگیراوە کەوایە شەڕێکی گەورە هەیە لەلایەن تیمە جۆر بە جۆرەکانی حکوومەت قایم قامیەت لەگەڵ ئەو بازرگانانەی کە مەبەستیانە تەنیا گیرفانی خۆیان پڕ بکەن چارەسەر چییە؟ ئەم شەڕە هەر بەردەوام دەبێ چارەسەر ژیری هاوڵاتیانە بە شێوەیەک لە شێوەکان بتوانێت بەرپرسان ئاگادار بکاتەوە تیمە جۆر بە جۆرەکان ئاگادار بکاتەوە لەوەی کە لەم شوێنە نرخ گران بووە و لە هەمان کاتیشدا دەبێت چاودێری ئەوانە لەسەر بازار زیاتر ببێ و سزاکەش تون ببێ بۆەوەی بازرگانێک جارێکی دیکە ئەو کارە نەکاتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.